بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی کەرکووک سڵاوتان لێبێتۆم کاتتان باش نیانم لەگەڵتان دەبم بۆ پێشکەشکردنی بەرنامەی پۆینت بەستەڵێکی پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕێی خۆرەتای بکە بۆ ئەوەی بیتوێنێتەوە ئازادی ڕادەربڕین لە دهۆک لە چه ئاستێدایە ئەمانە و چەندین بابەتی تر تەوەری گفتوگۆی من و میوانەکەم دەبێت ئەویش لێپرسراوی مەڵبەندی دهۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەڕێز کاک محەممەد عوسمان سڵاوت لەبێت کاک محەممەد سڵاو لە زەنابشتان کاک محەممەد ئازادی بیرروڕا لە دهۆک لە چه ئاستێکدایە سپاس بۆ ئەم بەرنامێ دەستان خۆش بێ دیارە ئێمە بە درێژایی ئەم 4-5 مانگەی لە بادینان بووینە کەناڵی کەرکووک زۆر هاوکارمان بووە لە ڕووماڵکردنی هەموو ئەو کار و چالاشیانەی کە کردومانە جا بۆیە ئەمە جێی سپاسێکی تایبەتە بۆ کەناڵی کەرکووک لە ڕاستیە بیرروڕای ئازاد لە بادینان بە ئەگەر بەراوردێکی بکەین لە نێوان کەرکووک و بادینان یان سلێمانی و بادینان یان هەولێر و بادینان ئەتوانم بڵێم زۆر جیاوازە یعنی جیاوازەکە لەوێ ئەو دەسەڵاتی حکوومەتی هەرێم لە هەرێمی کوردستان هەیەی ئەو دەسەڵاتە لێ بە شێوەیەکی ترە لێرە تا ڕادەیەکی زۆر هەست بە ئازادی ئەەکەی ئەتوانی بە شێوێکی گشتی تعبیر لە بیر و بۆچوونی خۆت بکەی ئەتوانی لێرە سندیکا ئەوە هین بکەی دروست بکەی یا مەسەرەن ئەوەی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئیجازەی بۆ دەربکەی ڕێکخراو دابنەی لێرە ئیشی حڕ بکەی ئەتوانی لە حکوومەت دامەزرەی ئەتوانی ئیش و کاری عقاراتکەی ئەتوانی تجارەت بکەی ئەنی لێرە بۆ هەموو کەسێک کراوەیە بۆ هەموو کەسێک کراوەیە لەوێ بەو شێوەیە نییە لەوێ بۆ یەک شەریحە ئەمانە ڕێگە پێدراوە و باقی ئەو شەریحەی لێ بترازێ کەم کەسی تر ئەتوانێت ئەم کارە بکە چونکە هەموو ئەمانە پێویستی بەوەیە کە ڕەزامەندی حکوومەتی هەبێ لایەنە پەیوەنددارەکانی هەبێ ڕەزامەندی نادەن لەسەر خەڵکی تر هەر کەسە بە بیانوێک یەشێ بە بیانووی مەسایلی ئەمنی لەسرە یەشێ بە بیانوو ئەوەی خەڵکی ئەوەیە یەشێ بە بیانوو ئەوەی ئەوراقی تەواو نییە ئەیتر هەر کەسە بە بیانوویەک وای لێکەن بێزار دەکەن بۆی واز لەو ئیش و کارانە بێنی ئەوەی کە ئێستاکە سەر بە حیزبی دەسەڵات بێ هەموو مافێکی هەیە بە ئارەزووی خۆی بە ئارەزووی خۆی هەموو مافێکی هەیە بەڵام ئەوی کە سەر بە حیزبی دەسەڵات نەبێ ئەو مافەی نییە یعنی ئەتوانم زۆر بە ڕاشکاوانە بڵێم ینی ئەو دەسەڵاتە لەم دەسەڵاتی هەرێم ناچێت ینی دەسەڵاتێکی تایبەتە بەو دەڤەرە بە هیچ شێوەیەک خەڵک ناتوانێت تعبیر لە بیرڕاکانی خۆی بکە حتا بۆ ئەگەداریتان ئەگەر کەسێک لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتەکان کۆمنتێک بنووسێ یان ئەوە تا بەرپرسێک بچێت ینی بۆ نمونە بەرپرسێکی یەکێتی بچێتە ماڵێک ڕەنگە لە دوای ئەوەوە پیلانێکی بۆ دائانن ئیتر ئامر خەبزی بۆ دەرەکەن یان ئەیگرن یان بیانوێکی پێگرن ئێمە جەنابی کاکشاڵا و کوڕی کاکۆسرد هاتە هەولێر هاتە بادینان چۆ ماڵێک و ڕۆژ دوایی و ئیتر وردە بە بیانی زۆرا زۆر ئامر خەبزیان بۆ دەکرد و فشاریان خستە سەری ئێمە چوینە مەطعەمێک نان بخۆین داوت کرابووین چوینە مەطعەمێک نان بخۆین کە چین دانیشتن کارەبا ئیشە تاوان کارەبا لە دهۆک 24 ساعتیە لەو مەطعەمە ئێمە کە دانیشتین لە ناوەندی دانیشتنەکەیە بووین کارەبامان لێ بڕا هەتاکوی ئێمە نەڕۆیشین ئەو مەطعەمان بەجێرێش کارەبا نهاتەوە یعنی ئەمانە هەستەکەم زۆر ینی کەم و کوڕێکی گەورەیە بۆ دەسەڵاتی کوردی ینی ئەتوانم بڵێم زۆر ناشرینە ئەو جۆرە تەسەڕوفاتانە ینی ئەمە نەتعبیر لە دیموکراتێتەکە نەتعبیر لە مافی مرۆڤەکە نەتعبیر لە ئازادی ئەکا ینی لە کاتێکا ئێمە خۆمان لەم حکوومەتەیە شەریکین دەبێ ئەم حکوومەتە بۆ حیزبەکەی تر چۆن بێ بۆ حیزبەکانی تر چۆن خۆی بۆ یەکێتی جوابێ بەڵام بە پێچەوانەوە ئەمە نابینین بۆ یەکە بێ حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی تر بەخۆیان بچێتەوە ئەبێ بەرنامە و پلانی تازە دابڕێژێتەوە و دەوڵەتداری بەم شێوەیە ئەتوانم بڵێم زۆر نەنگە ینی پیاو لە ڕووی نایە بڵێ لەم سەردەمەیە من لەم حیزبەیە شەریکم ینی عەفو لەم حکوومەتەیە شەریکم چونکە کە تۆ ئازادی بۆ
تاکەکانی خۆت نەبێ ئازادی بۆ حیزبەکانی نە ئەم دەسەڵاتە نەبێ ئەی باش ئازادی چۆن بۆ خەڵکی ترە باش ئەی بۆ مادەم ئێمە ساڵهای ساڵ بۆ پێشمەرگایەتیمان کرد ئەی خۆ باشە ئێمە خۆ سەدام حوسێن ئاوی ئەدا پێمان کارەبای ئەدا پێمان جادوبانی باش و حتا تەعینشمانێ کرد لە هەندێک جار لە دەوڵەتە بەڵام ئازادی نەبوو ئەم نەبوونی ئازادی وای کرد میلەتی کورد دەستیدا چەک و چوە شاخ و پێشمەرگایەتی کرد و 24,000 شەیدمان لەو پێناوەدا هەتاک و گەیشتین بە ئازادی جا ئێستا کە ئێمە دەبینین ئەم دەسەڵاتە لە بادینان یعنی بە شێوەیەکە لەگەڵ ڕێز و خۆشەویستیم یعنی بۆ پیاوەتێک کۆشەرەکانی ناو برایانی پارتی بۆ بەرپرسەکانیان چونگەوانش خەڵکی شۆڕژێر و خەڵکی دڵسۆز و خەڵکی چاکیان هەیە بەڵام بەڕاستی ئەو دەسەڵاتە یعنی کە ئازادی لێداگیرەکە کە بیرۆڕات لێداگیرەکە لەسەر کۆمنتێک ئەدگرێ ئەمە ئەتوانم بڵێم هەندێک جار تەشبیه نەبێ ینی بەعز دێتەوە بەرچاو چونکە ئێمە ناکرێ گاڵتەی بەعسکەینەوە ئێمە ناکرێ بە ڕێ و ڕێچکەی بەعسا بڕۆین ئێمە بە پێچەوانەوە ئێمە میلەتێکین بۆ ئازادی هەوڵمانداوە ئەبێ ئازادیمان هەبێت لە چوارچێوەی بڵین ئەوەی کە پێوترێت دەستور یان ئەوەی پێوترێ یاسا یان ئەوەی کە پێوترێ عرف ئەبێ ئێمە لەو چوارچێ بەڵام تەمەشاکەی بەداخەوە ئەوە نابینین ئێساکە لەوێ و ئەمە وای کردووە کۆمەڵێک یعنی شانشۆڕی ئەوەی نییە پێڵەن شانشۆڕ یان پێڵێن عار عیبا بەسەر ئەو دەسەڵاتەوە لەوێ بوونی هەیە و خەڵکێکی زۆر ئەوێ بەجێ دێڵێ یان ئەبێ بچی لەگەڵ حزبی دەسەڵات ببی بە حیزبی دەسەڵات یان ئەوە تا هیچ حق و حقوقێکت نییە یانەوە دەبێت ئەو منطقەیە بەجێبێڵی ئەنجا ئەمە من هیوادارم لە تەشکیلەی لە پێکێنانی تازەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کێشانە چارەسەرکرێ. بەڵێ ئێوە وەکو یەکێتی کە حزبێکی گەورن خاوەن مێژوویەکی دوور و درێژن پلان و بەرنامەتان چییە بۆی لە داهاتوودا ئەم ڕچکەیە بشکێنن لە ناوچەی بادیناندا پێم وا بێت ئەم جۆرە ڕۆڵبینینەی حزبی دەسەڵات کە وەک بەڕێستان ئاماژەی پێدەکەن کاردانەوەی ڕاستە و خۆی دەبێت لەسەر دەنگدەران ڕەنگە خەڵکەکەش ئازاد نەبێت بەو شێوەی کە باسی دەکەیت ئازاد نەبێت لەوەی کە بچێتە سەر سندوقی دەنگدان دەنگ بدات بەو حزبەی کە خۆی ئەیەوێت. لە ڕاستیە پرسیارەکە وەڵامەکەی دوو بەشە ئەنی بڵین ئەنی مەشمولە بە دوو ئاڕاستە بە دوو شێوە یەکێکیان ئەوەی کە پەیوەندی بەم دەسەڵاتە ئەمەی کە بە قۆڕخکردنی دەسەڵات لە پێناو بەرژەوەندی حزبێک و گروپێک بۆ ئەو مەبەسە دەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەموو توانایە کار بکات لەسەر ئەوەی کە تا پێکێنانی ئەم جارەی کابینی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بە معنای کەلیمە کابینەیەک بێ لە ساخۆ تاک و خانەقین و تاک و هەورامان بۆ هەموو لایەک وەکوگەی یەک وابێ ناکرێ تۆ لە کابینەیەکە بەشدار و شەریک بی بەڵام گروپەکەت و حیزبەکەت و ئەندامەکانی تۆ لە خوارە و ئازادیان نەبێ ئەمە هیچ معنایەک نایڵێتەوە وە تا ئێسش ئەم حکوومەتە کە تەشکیل نەبووە وابزانم هۆکارەکەی هەر ئەمەیە ڕەنگە هۆکاری ترشەوی بێ بەڵام ئەم حکوومەتە لەبەر ئەوەی نەبووە ئەم دەسەڵاتە نەبووە دەسەڵات بۆ هەمومان لە کۆتاییە ئەم حکوومەتەوە ماوەی نزیکەی ساڵێک و شتێکە حکوومەت پێک نەهاتووە پەرلەمان کۆنەوە و هە لەسەر ئەمە ساسەیە بۆ یەکە ئەبێ ئێمە حکوومەتێک پێکبێنین یان تیا بەشدار بین یان تیا شەریک بین یان تیا دەسەڵاتدار بین ئەبێ ئەم حکوومەتە خزمەتی خەڵکە ئەم حکوومەتە نابێ گروپێک باڵا دەستکا و گروپەکان بکاتە دەرەجە دوو دەرەجە سێ هەژارترین شەریحە لە بادینان ئەندامانی یەکێتیە بە دەلیلی چی بە دەلیلی ئەوەی کەسێک ناوی یەکێتیە مەسەن بۆ نمونە کادری حیزبیە کادری حکومیە کادری سەربازیە کادری مەدەنیە نازام هەر شتێکە ئیتر بەز یەکێتی بێ ئیتر برای کوڕی کچی ئامۆزای چێ ئەوەی بۆنی ئەو کەسەی لێبێ ئیتر بۆینێ لە حکوومەت عین بێ بۆینێ ئیشی عقارەتکە بۆینێ ئیشی تجارەتکە بۆی زۆر شت بۆی نییە حتا تەنانەت وەکو خەڵکش ناتوانێت بچێ مەزرعێ بکە ئێوارە لەگەڵ ماڵ و مناڵەکەی بچێت یادا بنوشێت جا ئەمە وای کردووە کەسوکاری کادر و پێشمەرگە و تێکۆشەری یەکێتی هەژارترین خەڵکن زۆر هەژارن ئەنی ئێستا کادرمان هەیە پێنجنەوەی هەیە 5 منداڵ و کوڕ کچێ هەمووی خەرجی کولیان
هەمووشی شەهادەی باش باشیانەیە هەر هەمیان وا لە ماڵەوە بێ ئیش ئەگەر عملەیەکیان دەست بکەویان لەگەڵ ڕێز و خۆشەویستم خۆ عملایەتی کرێکاری خۆ عیبیتیان نییە بەڵام مەسەن تۆ شەهادەی هەیە هەندەسەی نەوتی هەیە مەسەرن بۆ نمونەیەک بینەوە ڕۆیشتە ماڵی پێشمەرگەیەکمان گوتی ئێمە یەکێ لە مناڵەکانمان پێچ و کچەکەی بایۆلۆجی تەواو کرد بێ چووە لە نەخۆشخانەیەک بەخۆ بەخش کاری کردووە گوتیانە مادەم کەس فڵان کەسی نامێت لێرە بەخۆ بەخش کار کرد جیاکاری دەکرێت ینی ئەم مینە ئەمە عیبێکی زۆر گەورەیانی مە ئێستا لە هیچ شوێنێکی دنیا شتانە نەماوە حتا ئێستا بڕۆ بەلای ئەحمەد شەرع بزانێت کوردی یعنی ئیش دەداتێ ینی هیچ مۆزوعێک نییە بەڵام ئەمە زۆر ناخۆشە و دەبێ بەڕاستی بە معنای کەلیمەش یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێ ئەم کێشە گەورەیە چارەسەرکە یعنی کە تۆ لە حیزبێکا شەریک بی لە حیزبێکا میزانێت یەک بێ لە حیزبێکا وزارەت و جێگری وەزیر و چی و ئەمانە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران هەبێ ئیتر بە معنای کەلیمە تۆ بەشێک بی لەم حکوومەتە کەچی ئەندامەکانە لە خوارەوە ڕاپێکی زیندان بکرێ و ڕاپێکی شوێنەکان بکرێ و فەرق و جیاوازی بکرێ و ئازادی ڕادەربڕینیان نەبێت کەمە بچووکترین هاوڵاتی من ئێستا نمونێ تشت بۆ دێنمەوە طبعا لە سنووری بادینان لە هەر شوێنێک کە جەریمەیەک بکرێ بۆ نمونە مەسەن دزی بکرێ قەتڵ بکرێ حاڵەتێک کۆمەڵایەتی تەحەدا و ئەمانە بێتە پێشەوە یەکسەر ئیجرائاتەکرێ ئێمە لەم ڕۆژانە لە 4 لەسەر 5 11 ئەم مانگە سعات نزیکەی 12 شەو کوڕی یەشێک لە جێگرەکانمان جێگری مەڵبەند بە ئاشکرا لە بەرچاوی کامێرا و لە بەرچاوی ئاوەدانی و ناوشار هەمی کامێرەیە جادە هەمی کامە دایانە بەرفی شەک و لەوێ کۆتاییان بە ژیانی هاورد طبعا لە ماوەی دەدەقەت شارەکەی لایەنە پەیوەنددارەکان گەیشتە سەری کامێرایان کردەوە ڕسمی بکوژیان ئەو بە قاتل ڕسمەکەیان دەرکرد هەویەکەی فڵان فیسار دەی وتیانەوە ئیشی ئێمێ دوای 2 ڕۆژ تو لەم سیناریۆ سەیرە دوای 2 ڕۆژ بانگ نوێنەری ئێماکەن وڵای قوربان تاوانبارەکانیشیان لە ڕێی برایم خەلیلەوە دەرچوو ڕۆی بۆ تورکیا ئەوەی ترش لە ڕێ حاجی ئۆمەرانە چوو بۆ ئێران تو تەماشای ئەم سیناریۆیەکە باشە کاکە تۆ حکومەتی تو چۆن زانیت ئەمانە ڕۆیشتن ئەنجا کەست نەگرت ئیجرائاتت نەکرد شار هەمووی کامێرایە جادە هەمووی کامێرایە هەمووی سەیتەراتە خۆ بیانەوێت نالن مێشولەیەک دەرچێ ئەی چۆن ئەم تاوانبارانە دەرچوون لە هەمووی سیرتر و کۆمیدیتر ئەوەیە بانگ باوکی خالی خۆشبیان کردووە وەڵا وەرە بۆ لای فڵان مەسول داواتەکە فڵان مەسول داواتەکە و ئەگەر ئەبی بە پارتی لە ماوەی 15 ڕۆژە بکوژەکانە تەسلیمەکەن تەسلیم بە دادگایانەکەین و هەڵدەین ئەعدامش بکرێت بەڵام ئەگە نەبیتە پارتی ئەوە ئیجرائات ناکرێت باش ئەمە حکومە دوا بێ ئەمە دەسەڵات وا بێ کورە هەندێک جا پیا و شەرمەکە بڵێ من ئەندامم لەو حکومەتەیە من شەریکم لەو حکومەتەیە من دەسەڵاتم لەو حکومەتەیە چۆنە بێ ئەمە وا بێ ینی بەڕاستی من نازانم ینی لە ناو پارتی خەڵکی زۆر باشەیە بەڵام چۆن ئەمە قبولەکەن و من نازانم ینی تەسەورەکەم جەنابی کاک مەسعود ئەمە نەزانێ دەنا چۆن تاوانبارێک لە بن دەستی لایەنە پەیوەنددارەکانی دهۆکە دەرەچێ دوایی بە ڕسمیش بانگمانەکە نەڵێن وڵا وەرن ئەوە تاوانبارەکە لێوە دەرچوو تاوانبارەکە لێوە دەرچوو ئەمە پاسپۆرتەکەیەتی ئەمەش ڕسمەکەیەتی ئەی تو هەموو شتێک ئەنیوە گوۆیە خۆت دەست گرتوێ بڵێ کاکە فەرموو بڕۆ ئەجاش پێمان ڕێگە بنە پارتی وەرن کاکە لە ماوەی هەفتەیەکە کابرا ئەگرین واکەی نەعدامش بکری لەبەر ئەوە ئەمانە بۆ دەسەڵاتی یعنی محەلی منطقەی بادینان ئەتوانم بڵێم کارەساتە و ئەم کارەساتەش بەم شێوێ بڕوا هەر من زەریتیان ناکەم میلەتەکە زەریتیاکە مەسەرەن یعنی سقە نامینێ احترام نامینێ یعنی وا لێ دێ کە تۆ ئەو میلەتە سبەی ڕۆژەوای بیرەکاتەوە ئەڵێ ئێوە فەرقتان چی لەگە داگیرکەرێکی کوردستان خۆ داگیرکەری کوردستان ئەمان کوژێ و کەس ئیجرائات ناکە مەسەلەن وێرانمانەکە ماڵمان تاڵانەکە نایە یعنی خۆ هەر بە شێوەیەکی گشتی لە کۆتاییە کە تو هەر کەسێ زوڵمت لێکە ئەنجا ئەمە زوڵم براکەت زوڵمت لێ بکە دوژمنەکەت خۆ زوڵم هەر زوڵمە جا بۆیە کە ئێمە ئەمانە وامان لێەکە بڵین ئەگە حکومەتێک ئەوها بێ ئەم حکومەتە وێرانمانەکە یعنی ئەوەندەی دوژمن زەفەرمان پێ بە یەخۆ خەریکە ئەمەش وای لێ بێ جا ئێمە دەمانەوێ حکومەتێک بێ یعنی ڕێزی بیرروڕای ئازاد بگرێ
ڕێزی جیاوازیەکان بگرێ، ڕێزی بیر و باوەڕەکان بگرێ، ڕێزی فرە حیزبی بگرێ، ڕێزی یعنی شەریحە جیاوازەکانی ناو کۆمەڵگا بگرێ. ئێمە ئەتوانین بەم شێوەیە ببین بە حکومت، بەم شێوەیە جوان بین. ئەگە ئێمە وانەکەی خەڵکش کاکە چۆن برینە سەر سونقی دەنگدان، ئەگە خەڵک سقەی نییە. جا لەبەر ئەوە ئەبێ ئەو حکومەتە بەخۆیان بچێتەوە حکومەتێکی پرۆفیشنال لە خزمەتی میلەتە، مرۆڤی دەرەجێک و دەرەجە دوویان نەبێ. بەم شێوێ بێ ئێمە ئەو کاتە هەموو خەڵک سقەی بە حکومەتەکە و حکومەتەکە بەین خۆی ئەزانێ و ئەو کاتە ئێمەش لە ئەعلام و لە شوێنەکان باسی ناکەین، بە پێچەوانەوە مەدحێکەین. ئێستا ئەگە حکومەت لە دوهۆک ئەگە ئەم تاوانبارانەی بگرتایە، ئێمە ئێستا لێرە باسماگوت سڵاو و ڕێز هەزاران حرمەت و خۆشەویستی دەستخۆشی بۆ لایەنە پەیوەنددارەکان، بۆ پارێزگار، بۆ لایەنە ئەمنیەکانی شار، ئێکاکە دێ خۆزگەوامان بگوتای. بەڵام کە تۆ وا ناکەی لەبەر ئەوەی کابرا یەکێتیە ئەچی شتێکی ترەکەی ئەمە ینی پێش ئەوەی ئێمە پێی بشکەین بەڕێی من بەشێک لە دەسەڵاتی و سوڵتەی مەحەلی بادینان حیان چوو. یعنی وایان لێ کرد هەموو خەڵک ئیتر سقەی بۆوان نەبینێ. ینی ئەوە نەنجیە، ئەوە شەرمە، ئەوە عارە بە ناوچەوانی بەشێک لە دەسەڵاتی ئەو شارە. ئەجا ئەگەر ئەمانە ئەگەر متعەمد ئەماکەن ئەمە کارەساتە. ئەگەر لە کاتێکشا هەموو معلوماتەکان لا ئەگە بڵێن وڵا بۆمان نەگیرە ئەم لەو کارەسات بارترە، ئەی ئەم پارێ بووە سەرەکەی لە حکومەتی مەحەلی ئەوێ. لەبەر ئەوە هەردیوێکی باسیەکەی غەدرێکی گەورە لە خۆیانەکەن، غەدرێکی گەورە لە بڕوای تاچی کوردی ئەکەن بەم حکومەت. لە میانی بانگەشەی هەڵبژاردندا سەرلیستی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندی بەلایەنێکی ترەوە کرد. بۆچی ئەمە ڕوویدا؟ لە ڕاستیە ئەمەی کە ڕوویدا ئەتوانم بڵێم حاڵەتێک بوو هەندێک پەیوەندی بە بەرنامەکەی ئێمەشەوە هەبوو. بەرنامەکە ئێمە لە سەرتاوە کە من پێشەوەی بچمە بادینان کاندیدیان دانابوو، کە کاندیدش دانرابوو تەزدیق کرابوو لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان، ئەوە تەواوەتەوە کاندیدی ئێمن. لە ناو ئەوەی کە بەرنامەی یەکێتی وا بوو کە ئێمە دەبێت ڕێکەوتن بوو، بەرنامێکی وا هەبوو کە ئێمە ئەوە دەنگ بدەین بە کۆتایی مەسیحی کە ئەوش ئەفسەرێکی خۆمانە و لە بەغدا لە داوامەکە. دیارە ئەم سەرۆکی لستەکە ئەمەی پێ خراپ بوو، گوتی من ئەوم قبول نییە و هاتە سەر ئەوەی کە برادران بانجی کەین و بڵێن کاکە تۆ ئەوە بەرنامەی یەکێتیە و قبولیکە و وتی بەرنامەی یەکێتی قبول ناکەم و ئیتر بڕێ پارەیاندایە پێی و چوە لای پارتی. ینی بە پارە چۆناوە حزبێکی ترەوە من ئەوەی کە بۆمانیان باس کرد بڕێ پارەی باشی وەرگرتووە عەدەدەکەش زانم بەس حەز ناکەم لێرە باسی کرد. بۆچی یەکێتی لە دهۆک نەبوو بە خاوەن کورسێکی پەرلەمانی؟ هەروەکو باسم کرد ئێمە لە بادینان کە گوتمان ینی دەنگدان بۆ مەسیحیە، بەشێکی زۆری خەڵکی بادینان مسلمانن، زۆر متەدەینشن، ینی پیان وایە ئەگە دەنگ بدەن بە ئەنجا ئەوان بە مەسیحیڵێن فەڵا، ئەگە بێ و دەنگ بدەن بە فەڵا دینەکان لە دەسە چێ ئەچنە ئاگر جەحەنمەوە نازامی تر ئەچنە دۆزەخ و ئەوشتانە. بەڵام لەگەڵەوە ئێمە دەنگە باشمان هاوردو، ینی ئێمە دەنگمان زیادی کردووە، با بە ڕقەمش باسی دەنگەکانمان بکەین. ئێمە لە بادینان 31,272 دەنگمان هاوردوو، 31,272 دەنگمان عەفو غەڵەتە لە بادینان 31,470 دەنگمان هاوردوو، 31,470 دەنگمان هاوردوو. دەنگەکان چۆن دراوە؟ هەڵە لە دەنگدان کراوە. بۆ نمونە بە لستی بە کاندیدی مەسیحی 13,272 دەنگمان داوە، 13,272 دەنگ بۆ مەسیحەکە ڕۆیشتووە. بۆ لستەکەشمان کە بەشێکی زۆر کە هەڵی تیاکراوە 2,945 دەنگ دراوە بە لستی یەکێتی. جا ئەڵێن یەکێتی 2,945 دەنگی هاوردوو، ئەوە ئەمەیە، ئەم دەنگە دراوە بە لستەکە. ئەمە هەرچی پێکەوە ئەو 13,000 و ئەم 2,000 ئەکا 16,270 دەنگ، کەواتە ئێمە لە بادینان دەنگی سەحیحمان ئەوەی کە حیساب بکرێ 16,270 دەنگە. ئەی چەند دەنگمان سوتاوە، دەنگەکان بۆ سوتان. هەندێک لە دەنگ دەر چوونە دەنگیان بە لستەکە داوە، دەنگیان بە کاندیدە مەسیحەکەش داوە،
یعنی لێ کاتە دەنگیان بێچێریدا دەنگیان بە مەسیحیش داوە ئەمە ئەستێ ئەم دەنگە سوتاوانی ئێمە چەندە 15200 دەنگە هەمووی پێکەوە ینی ئەم 15200 دەنگە و لەگەڵ 16270 دەنگەکە هەمی پێکەوە دەکاتە 31470 دەنگ. ئەی لە هەڵبژاردننی پێشوو چەند دەنگمان هەبووە هەڵبژاردننی بۆ پەرلەمانی کوردستان 28557 دەنگمان هەبووە 28557 چەند دەنگمان زیادی کردووە 2806 دەنگمان زیادی کردو کەواتە ئێمە لە بادینان دەنگمان کەمی نەکردووە دەنگمان زیادی کردووە و بۆ کورسیشمان نەهاورد کورسیەکە لەبەر ئەوەی دەنگ بوو ینی سەری لێ شێوا بوو بە سێ شێوە دەنگیاندا بەشێکی دەنگیدا بە کاندیدی مەسیحی بەشێکی دەنگیدا بە لستی یەکێتی بەشێکی دەنگیدا بە لستی یەکێتی و کاندیدی مەسیحی ئەجا لە کۆتاییە دەنگەکان ئەو نەگەیشتە ئەوەی کە کورسی بێنی لە کاتێکا ئەو خۆشتانە زانن ینی بادینانش ینی بادینان ئێمە زۆر جار بیستمانە بادینان و دوهۆ کار ئەوەندەمان زانیوە بادینان 11000 کیلۆمەتر دووجایە فراوانەکەی بەقەدەر وڵاتی لبنانە بادینان 75 شار و شارۆچکەیە ینی بەقەدەر سلێمانی و کەرکووکە بگە حیسابکە بادینان لە 143 خاچی هەرێمی کوردستان پێک دێنێ یعنی هینەکەی ئەوەندە زۆرە جگە لەوە بادینان سێ وڵاتی هەرێمی کوردستان پێکەوە بەس ینی بڵێن باکوور و باشوور و باکوور و ڕۆژئاوا سێ وڵات پێکەوە بەستێ گەورەترین منطقەی تجاریە لە عێراق کلیلی بادینان لە هەر کەسێ بێ کلیلی عێراق بەدەست ئەوەیە گەورەترین منطقەی گەشت و گوزارە ئەو هەموو بادینان بگرە لە 180 هەموو شاخ و شەلال و ئاو و شوێنی گەشت و گوزارێکە وێنەی نییە ئەجا من هەم جاندێک ئەسمە شوێنە خۆ ئەو شوێنانە بینم پیانم گوتم خەڵک لێرا مرێ گوتیان بۆ نامرێ گوتم خەڵم شوێنە خۆشە بۆ ئەمرێ یعنی ئەوها بادینان شوێنێکی دڵگیر و هەمووی دار و دارستان و ئەوانەیە و هەروەها لە بادینان خاڵێکی ترشێ زۆر بەقووەتە هەموو پێکاتەکان لەوێن یعنی ئێستا بتێ مەسە زۆر جایم بە کەرک و گەڕین کەرک و کوردستانی مسەغەرە من ئەڵێم بادینان عێراقی مسەغەرە هەموو پێکاتەکانی لێیە لەوێ بۆ یەکە بادینان شوێنێکی زۆر استراتیژیە بەڵام ئێمە هەستەکەم لە ناوێشێتیە پلانێکی تۆکمەی بەرنامە بۆدا ڕێژرا و لەسەر بادینان تا ئێستاکە وەکو پێویست نەکراوە لە کاتێکا شۆڕژ لەوێ دروست بووە یەکێتی نیشتیمانی کوردستانی یەکەم پێشمەرگەی بە ناوی عەبدولجەبار عەبدولغەنی لەگەڵ فواتکۆیی دوو کەسن یەکەم پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستانن کە لە ساڵی 76 لەوێ شەهید بوونە یعنی تاریخەکەم بەداخەوە ناو دەفتەرەکەمایە تاریخی ڕۆژەکەشە زانم وەجگە لەوەی ئێمە هەموو پێشمەرگە قارەمانەمان بۆ نمونە شەید ئیبراهیم عەزۆ هەڤاڵەکانی 35 کەسن لەوێ قیادەی موقەتە بەدیل ئیانگرێ و هەمیان گولە بارانەکە جا لە هەمووشی یعنی سرنجڕاکێشتر لە ناوانەی کە گولە بارانەکرێن یەکێکیان بریندارە بە ئەکەوێتە ژێر شەیدەکانەوە دوایی کە قیاد جەماعەتی قیادە موقەتە ئەڕۆن ئەم بە برینداری لە بن شەیدەکان دێت دەرەوە و ئێستا نام ماوە پێڵێن شەید سەعید چونکە ناوی بە شەید ڕۆیشتووە و ئەم ئەچێتە کوردێکی باکوور ئەیباتە لای خۆی منطقە حدودیە ئەیباتە لای خۆی 2 ساڵ ئەیشارێت و تەداییەکە عیلاجێکە پێشی ئەڵێ یەکێ لە کچەکانی خۆشمت ئەدەمێ بەزمەڕۆ ئەڵێن ئەڕۆم بۆ شاغ ولای پێش ڕەفیقەکانم کە وعدێ ئەسێر تەمەشاکە لێوێ ناوی کراوتە لستی قایمەوە بە یەکێ لە شەیدەکان ناوی ڕۆیشتووە مەسەلەن لەو منطقەیە پیاوی وەکو کاک عەلی عەسکەری شەید بووە مەسەلەن دکتۆر خالی شەید بووە بۆ نمونە شێخ حوسێنی بابەشێخی یەزیدی شەید بووە بەشێکی زۆری بادنیان نزیکەی 1000 شەیدی تایە فەرماندەکانی ئەو منطقەیە ئەوانەی کە شەید بوونە پیاوی زۆر گەورە بوونە يعني يش لەوانە مثلا الشهيد صادق سندي مثلا شهيد علي كوخي مثلا شهيد حسن سليم نيروي ئەمانە هەموو پیاوی زۆر گەورن شهيد محەممەد سمۆ
زۆری تر بەداخۆ ئێستاکە من ئەم دەقەیە لەبیرم نین جا ئەم هەموو کەڵە پیاوە لەو منطقەیە هین ئەوەیە دەبێ ئێمە زیاتر بەرنامە و ئامادەبوونێکی بەوێسترتان هەبێت لە جاران زیاتر گرنگی بۆ منطقانە بدەین چونکە ئەو منطقانە بە نەتیجە ساحەی تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە. زۆر ڕاستە ساڵێک و مانگێک تێپەڕی بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تا ئەم دەقەش حکوومەتی هەرێمی کوردستان پێک نەهاتووە. دەوترێت یەکێتی نیشتیمانی کوردستان نایەوێت کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بهێنرێت. بۆچی یەکێتی نایەوێت؟ لە ڕاستیە بە پێچەوانەوە یەکێتی پێی خۆشە بەیانی حکوومەت تەشکیل بکرێت لەگەڵ لە 100% لەگەڵ پێکهێنانی حکوومەتین حکوومەت زۆر گرینگە ینی ئەکتیو بکرێت چونکە هەموو سەرچاوی خزمەتگوزاری و سەرچاوی ئەمن و ئاسایش و سەرچاوی گەشەپێدان و ڕێخستنەوە بەهێزکردنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و پەیوەندی ناوخۆیی و هەرێمی نێو دەوڵەتەکان هەموو ئەمانە لە ڕێگەی حکوومەتەوەکرێ بەڵام کام حکوومەت یعنی ئەو حکوومەتەی کە حکوومەتی هەمومانە ئەگەر وایە من ئەوەی کە ئاگدار بم یەکێتی نیشتیمانی کوردستان بەیانی ئامادەیە بۆ پێکەنانی حکوومەتێک کە تعبیر لە هەموو خەڵکی کوردستان بکە بەڵام ئەم حکوومەتی کە ئێستا باسمان کرد لە پێشەوە گوتمان ئازادی نییە فەرق و جیاوازی زۆرە مرۆڤی دەرەجەیەک و دەرەجە دوو هەیە یعنی لە شوێنێکە ئەژین لە خۆ تەمین نیت بۆیە کە ئەم حکوومەتە یعنی ئەم حکوومەتە ئەوە یەکێتی ئەڵێ بە ئەم حکوومەتە چاکەین بیکەینە حکوومەتی خۆمان بیکەینە حکوومەتی میلەت با ئەم حکوومەتە دەسەڵاتی لە زاخۆ تا شارە زۆر و هین هەورامان با یەک دەسەڵات بێ با فەرق نەکرێ یەک بودجێ هەبێ پرۆژەکان وەکو یەک بێ خزمەتگوزاری وەکو یەک بێ دامەزران وەکو یەک بێ یعنی ئازادی بۆ هەمولایەکمان وەکو یەک بێ لەسەر کۆمنتێک با خەڵک نەکرێتە سزنەوە چونکە ئەوەی ئەکەیتە سزنەوە ئیتر بێ بە دوژمنی ئەم حکوومەتە بۆیە کە یەکێتی ئەمەی دەوێت حکوومەتی خەڵک بێ حکوومەتی میلەت بێ ئەو حکوومەتە بێ کە هەزاران هەزار کەس لە پێناوی شەهید بوو بەڵام ئەم حکوومەتە ئێمە پێچەوانەکەی ئەبینین ینی بەسیترین شت ئێستا ئەوانەی باسی دووهۆکم کرد کە بەس ئەمە چییە کە ئەم قەزەیە لەگەڵ کادرێکی یەکێتی ڕوویداوە دێن پێ ماڵێن قوربان ئەوە تاوانبارەکە یەکیان لێرە ڕۆی بێشە باشە کاکە ئەمە چۆن شتی وایە بێخەمە ئەنی پیا و شەرمەکە لەم حاڵەتەیە بڵێ من لەم حکوومەتەیە شەریکم جا ئەگەر حکوومەتەکە حکوومەتێکی ڕاستەڕێی میلەتەکەیە لە بەیانیەوە یەکێتی تەسەورەکەم حاضر بێ بەڵام ئەگە بەم شێوەیە بێ تەسەور ناکەم وا بە ئاسانی ئەو مۆزوع جێبەجێ بۆ پێکهێنانی حکوومەت ئەگەر پارتی پەنابات بوونەوەی نوێ و یەکگرتو و حزبەکانی تریش لەو حاڵەتەدا یەکێتی چی پێ دەکرێت؟ خۆی لە ڕاستیە واقعەکەیە ئەم واقعە نابێ ئەمە کەسمان ینی خۆمانی لێ بدزینە خۆمانی لێلادەین ئێمە لە ڕووکەشە حکوومەتی هەرێمی کوردستان و بە شانازیشەوە زۆرشمان پێخۆشە بەڵام ئێستا ئێمە لە سنووری پارتی دەسەڵاتمان نییە ئەوانە لە سنووری یەکێتی دەسەڵاتیان نییە کە تو حکوومەتی بێ یەکێتی تەشکیلەکەی چۆن تەشکیلەکەی وەرە پێم ڕێدی آخر ئەم یەکێتی نیشتیمانی کوردستان جوگرافیای بەدەستەوەیە هێزی بەدەستەوەیە ئەقسادی بەدەستەوەیە مەتاری بەدەستەوەیە حدودی بەدەستەوەیە چوزانم وارداتی ناخۆی بەدەستەوەیە کە تو ئەم حیزبە پێک لەگەڵ ئەم حکوومەتە نای لەگەڵیان ڕێکەوی ئەچی پەنا بۆ هێزێکی ناشەرعی ئەبەی آخر ئەمە کوا حکوومەتەوە تەشکیلەکرێ ینی ئەوە سەرکەوتووە بێ ئەنجە تۆ بچی لەولاوە بەبێ ئەوەی حیساب بۆ یەکێتیکەی بچی حکوومەت تەشکیلکەی و ئەنجەش تەسەورەکەم ئەو حکوومەتە هەتا دێگەڵە بێ یعنی ئەمە خۆی لە خۆیە ئاماژەیە هەوڵێکە بۆ ئەوی حکوومەتی هەرێمی کوردستان یان هەرێمی کوردستان ببێ بە دوولەتەوە ببێ بە دوو زۆن ببێ بە دوو حکوومەت و چێش بەرپرسە لەمە ئەو حیزبێک ئەو حکوومەتە تەشکیلەکە بەیەکێتی لی بەرپرسە بۆ مێژوو نەک بۆ شتی تر لەبەرەوە ئەگەر بیانەوێ حکوومەت تەشکیلکەن بەیەکێتی من پێم وانێ کارشی وە ئاسان بێ ینی چونکە کارتەکانی دەست یەکێتی بەقووەتن کارتەکانی دەست یەکێتی بەقووەتن بۆیە کە ئەگەر بیر لە پێکهێنانی حکوومەت بکەن و بەیەکێتی حکوومەتێک بۆ خۆیان تەشکیلەکەن نەک بۆ هەرێمی کوردستان یعنی کراسێک بە باڵای خۆیان ئەبڕن نەک بە باڵای کوردستان و ئەگەر شتی واژەکەن خۆ کەس دەسیایی نەگرتو بابیکە پۆستی سەرۆکۆمار کە لە پشکی کوردایە بە دیاریکراویش پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانە
لە ئێستادا عەرەبی سوننە و پارتی چاویان لەسەر ئەو پۆستەیە ئەمە نابێت بە بربەست بۆ یەکێتی خۆی کاتی خۆی ڕێککەوتنێک هەبوو وەکو عرفێک وایە ڕئیسی وزەرە لای شیعا بێ سەرۆک کۆمار لای کوردە بێ و سەرۆکی پەرلەمان لای سوننا بێ اینجا ئەگەر ئەمە گۆڕانکاری بەسەرا دێ و مەسەر بۆ نە ڕئیسی وزەرا ئەدەنە کورد و شتی کرد گۆڕانکاری بەسەرا دێمە مۆزوعەکە بەڵام ئەگەر ئەوان بیانەوێت لە حەسەکەی کورد بەرن ئەمە منطقیتیانە و ینی لەگەلانی عراق قبولەکە و نە وحدەی عراقی قبولێکە و نەیەکێتی نیشتیمانی ئەمان کە پێڵە نێشێتی نیشتیمانی عراق قبولێکە هیچ شتێک نابێت بۆ یەکە ناو کورسە ئێمە کاتی خۆی عرفێکەوە یان ڕێککەوتنیەکە بووە هەر پۆستێک لە بەغا هاتە پێشەوە بۆ یەکێتی بێ و هەر پۆستێک لە هەرێم هاتە پێشەوە بۆ پارتی بێ ینی کەواتە سەرۆکی هەرێم و سەرۆکی کۆمار دوو پۆستن بەرامبەر بەیەکن ئێمە تا ئێستاکە یعنی لەسەر ئەمە ڕێککەوتنێکی استراتیجی ئەمە ڕێککەوتنێک بووە لە ڕابردووە لە نێوان ئەم دوو حیزبە ئەگەر ئەم ڕێککەوتنە تێک چووە ئەوە ئێمە با کۆی پۆستەکان تێکەدەین ئەگەر ئەم ڕێککەوتنە تێک نەچووە ئەوە ئەبێ هەر کەسە ینی ڕازی بێ بە حەسەی خۆی بۆ یەکە تا ئەم دەقەیەش بە پێی حەزمی کورسیەکان و ڕێککەوتنەکان و ئەمانە لە کۆتای نازانێت چۆنە بێ بەڵام تا ئێستاکە بە حکمی ئەوەی کە ینی هێشتا ئەمە هەر قسەیە چونکە هێشتا بەشێکی زۆر لە حیزبەکان تای هەڵبژاردن هەر بەریانی نەداوە بۆ یەکە ئەمە جارێک بڵین لە تەوری مناقەشە و کۆڕ و کۆبوونەوە و ئەوانەیە و ئەگەر هەموو لایەکشمان پێکەوە ڕێک نەکەوین هەمومان زەرەکەین یعنی هەر لایەنێک زەرەر ناکەم مەسەن بۆ نمونە شیعە ڕێک ناکە شیعە لە هەمومان زەرمەندترە سوننە هەروە کورد هەروە لە بین خۆشمانە هەروە ئێمە دەبوو ینی دوای ئەوەی کە هەڵبژاردن کۆتایی هات دەبوو بە پەلە قیادەی سیاسی کوردستان کۆبوایەتەوە بەڵام کۆ نەبوونەوە ئەی شیعە کە هەڵبژاردن تەواو بوو هەمی کۆبووە سوننە تا ڕادێ کۆبوونەوە ئێ باشە خواکرا ئێمەش کۆبووین بۆ کۆ نەبووینەوە کۆ نابنەوە کۆش نابنەوە دەیانوێ هەروە لامەرکەزی و بە ئەنتەری هەندێشت بکرێ ئاخر ناوێ ئەوە چونکە ئێمە تعبیر لە خۆمان ناکەین بە تاقتەنیا ئەنی ئێستاکە مەسەن ئەم حیزبانی کە هەیە حیزب تعبیر لە میلەت ئەکا چونکە کە میلەت دەبێ حیزب نابێ لەبەرەوە مادەم کە تعبیر لە بوونی میلەتێکەکەین ئەبێ لە پێناو بەرژەوەندی باڵای میلەتەکەیە زیاتر پێکەوە لێک نزیک بینەوە بە تایبەتی ئەم هەڵبژاردنە بۆ بەغداش بووە ینی هەڵبژاردن بۆ بەغدا ئێمە لەوێ شتێکمان نییە بە ناوی حیزبەوە بێ شتێکمان نییە بە ناوی ئەم شار و ئەو شار بێ ئێمە شتێکمان هەیە بە ناوی میلەتێک و وڵاتێکەوەیە یعنی مەسەلەن بۆ منە بەیانی لەسەر مادەی 140 ئێکاکەەوە هەمووی بۆ کوردستانە مەسەن لەسەر نەوت و غاز بۆ کوردستانە لەسەر هێزی پێشمەرگە بۆ کوردستانە لەسەر گەڕانەوەی زەویزار بۆ میلەتەکە ئەوە هەر پەیوەندی بە کوردستانەوە بۆ یەکە ئێمە لە بەغدا پێویستمان بە یەک ماڵی و یەک ریزی هەیە بۆی بتوانین لە ناو بەپێ ئەو دەستورە و لە ناو دەستورە کە چەند یاسایەک دەرەکرێ بۆ ئەم حاڵەتانی کە باسمان کرد هەوڵدەین لەوێ پێکەوە بین تاکو بتوانین ئەم یاسایانە لە بەرژەوەندی میلەتەکەمان دەرچێت بەڵام بەم دووسێ ناوماڵیە یعنی ئێمە خراپە ئێمە تەجروبەمانەی لەسەر بەغدا ئێمە 4 ساڵ لە بەغدا بین لە پەرلەمان بووین ئەو ڕۆژەی لە ناو جەلسەیە کورد هەمومان پێکەوە بینایە چیمان بیویستایە بەدەستمانە هاورد کام یاسا بۆ میلەتەکەمان بۆ کۆدەنجی حتا زۆر احترامیان لێگرتی دەیانگوت دیوتانە کورچەند ناوماڵەکەی ڕێکە بەڵام ئەو ڕۆژەی کە پێکەوە نەبووینایە نەخیسمان بۆ ناکرا تەنانەت بە چاوی سوکشتە مەشاکرێ بۆ یەکە ئێمە لە بەغدا ئەگەر بمانەوێ شتێک بۆ میلەتەکەمان بکەین دەستکەوتێک بەدەست بێنین خەرمانی نەتەوە و نیشتیمانەکەمان بەرزترکەین ئەبێ بەیەکەوە بین نەگەوەی کە ئێستاکە هەرێکە لە شوێنێک دانیشتوینە و کەس لەگە ئەوەی تر ینی ناسێتە پێشەوە لە حاڵەتێکدا ئەگەر بێت و پێکهێنانی حکوومەتی عێراقی پێش پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئەمە نابێتە هۆکاری ئەوەی کە پێگەی کورد لاوازکات لە بەغداد خۆی ئەنی شتێک هەیە نازام چۆن باسی کەم یعنی بەڕاستی ئەتوانم بڵێم شتێک هەیە وەکو بڵێ عار بە ناوچوانمانەوە ئەنی چۆنە بێ تو ساڵێک و یەک مانگە هەڵبژاردن کە حکوومەت تەشکیل نەکەی بۆ ئەوەی یەک دوو ئەچی دانشی لەگەڵ بەغدا و لەگەڵ پێکهاتەکان و لەگەڵ چێ خۆشتێکی باشە دانیشتن بەڵام تو نای ناو ماڵەکەی خۆت ڕێکەیتەوە تۆ ئەچی باسی
ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەیت و باسی ئاشتێکی لەگەڵ دەرو دراوسێکانت و لەگەڵ وڵاتانی دەوروبەر و ئەمانە بەڵام نای ئاشتەوای لە ناو میلەتەکەی خۆتا بکەیت. ینی بۆ یەکە ئەمە زۆر ینی پیا و ینی مرۆڤ کاتێک کە ئەمانە ئەبینەیە کاتێکە تەمەشاکە ئەم حاڵەتە هەیە بەم شێوە هەڵواسراویە ماوەتەوە ینی مرۆڤ شەرم لە مرۆڤبوونی خۆیەکە. بۆیە کە ئێمە لە ناوێشتی نیشتیمانی کوردستان هەر لە یەکەم ڕۆژەوە گوتومانە ئامادەین بۆ پێکەنانی حکوومەت ئەو حکوومەتەی کە خزمەتی میلەتەکەمان بکە. بۆ بەغداش ئامادەین دەستخێنێ ناو دەست براکانمانەوە بە مەرجێ ئەو حکوومەتەی بەغداش خزمەتی میلەتەکەمان بکە. یعنی کەواتە ئێمە ئەگەر بێ و بتوانین خزمەتی میلەتەکەی خۆمان بکەین کەواتە خزمەتی خۆمان کردو. چۆن تۆ مەسەن خەدەمات بێنی، ئەمن و ئیستقرار بێنی، کار و کاسبی پیا بکەیت، ژیان بۆ خەڵک دابین بکەیت، ئەم خەڵکە خۆشتی ئەوێ، ئەم خەڵکە ئەم حکوومەتە ئەم دەسەڵاتی خۆشەیە کە خۆشیویست بەیانی ئەڵەی دەنگدان گشتی حازرە، هەر شتێکت پێویست ئەم میلەتە لەگەڵتایە، بەڵام کە تۆ ئەمانە نەکەی بە پێچەوانەوە ئەخ تو ئەمانە نەکە ئەچیەکە ئەخ حکوومەتێک بودجەی نەبێ، حکوومەتێ معاشی نەبێ، ئەخوەنیە حکوومەتێ ئازادی نەبێ، حکوومەتێ مرۆڤی دەرەجێک و دەرەجە دوی هەبێ. باش ئەم میلەتە نازانم ئەوە دەفەرمو ئەم جارە ئێمە زۆرترین دەنگی پوچمان هاوردووە لە هەڵبژاردنە. سێەم دەنگ لە کوردستانە دەنگی پوچە لە هەموو شارەکان ینی حتا لە لای ئێمە لە دۆک نزیکەی 30,000 دەنگی پوچمان هەبووە. لە هەولێر ڕقەمێکیتر، لە سلێمانی ڕقەمێکیتر، لە کەرکوو ڕقەمێکیتر، لە هەر شوێن تەوا لە شارەکانی تری بەغداش ئینە عێراقش. لەبەر ئەوە ئێمە ئەگەر بێ و یەک دەنگ و یەک ڕیز بین ئەتوانی خزمەتی میلەتەکەمان کرد کە خزمەتی میلەتەکەشمان کرد ئەو میلەتە قەت نایە لێ ئەو حیزبانە بکەون لە پشتێ بن یعنی شتێک ڕوئەدا بە شێوەیەک ڕوئەدا ئەم حکوومەتە ئەبێتە حکوومەتی گەل. جا ئێمە ئەمە دەردەکەمانە هەتاکو ئەم حکوومەتە نەبێتە حکوومەتی گەل. وەکو باسم کرد ئەوەی ئەوەکەمەکەی حکوومەت وەڵام حکوومەتە گەواوی بە جەناب شتەکرێ ئەم حکوومەتە بەمژی دارادرێکە تو میزانێت نەبی و موچە نەدەیت و گاز و نەوتی نەدەیتێ و ئەمن و ئیستقراری بۆ دابی نەکەیت و دەرەجەیەک و دەرەجە دوو خەڵکە بێ و ئیتر باوەڕت بە فرەحیزبی نەبێ و باوەڕت بە ئازادی نەبێ و لەسەر کۆمنتی خەڵک بگری 10 ساڵ حکمی دەیت و ئێوە کاکە ئەمەش ئەگەر حکومەت وابێ باومانەکرێ بەخوا. کاک محەممەد ئەگەر باسێکی پێگەی یەکێتی بکەین لە بەغداد یەکێتی نیشتیمانی لەکوێی هاوکێشەی یەکڕێزی و سازانی نیشتیمانی سیاسیە لە عێراقی نوێدا؟ ئێمە طبعاً یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوای تەواوی بەوە هەیە دەستورێکێک دەنگمان پێداوە. ئەم دەستورە هەموو عێراقی پێکەوە بەستاوە و ئەم دەستورە ئەبێ ئێمە هەوڵدەین تا ئەم دەستورە دەستور بێ ئێمە دەبێ هەوڵدەین لەو چوارچێوێ کار بکەین. ناوەندی استراتیژی ئەم دەستورە بەغدایە چونکە بەغدا مەزدەرە سەرچاوەیە، مەزدەری قەرارە، مەزدەری قەراری سیاسیە، مەزدەری قەراری اقتصادیە، مەزدەری قەراری دیبلۆماسیە، مەزدەری قەراری پێکەوە کارکردن و چی و هەموو ئەوانەی هەیە. یعنی واتە بەغدا چەقی بڕیارە گرنگەکانی عێراقە. ئێمە ئەگەر لە بەغدا تەواجودمان هەبێ ئەتوانین بەشدار بین لە سونعی قەرارە، دەتوانین بەشدار بین لە دەرهێنانی قەرارە و ئەگەر تەواجودمان کەم بێ لە بەغدا بە پێچەوانەوە ئێمە ئەتوانم بڵین زۆر دێینە دواوە. نمونەیەکی زیندوو باسکەین ئێمە هەتا سەرۆک مامجەلال هەبوو کە لەبەر ئەوەی ینی قووەتی استراتیژی خۆی خست بۆ ئێوە ئێمە هەموو شتەکان زۆر بە باشی دەهات. موچە لە کاتی خۆی دەهات، پرۆژە لە کاتی خۆی مەتار کرایەوە، پەرلەمان کاراکرا، حکوومەت حدودەکان، حرس حدود، ئیتر کۆمەڵێ پرۆژەی گەورە بۆ منطقەکە، برایەتی و پێکەوە کارکردن لەگەڵ بەغدا. یەک وشە لە بەغدا بەبێ کورد تێناپەڕی و ئەگەر لەو حەد و سەرشە ئەگەر لە بیرتان بێ زۆربەی کاتەکان جەنابی کاک مەسعود لە بەغدا بوو. بۆ
هەردووچیان پێکەوە لەگەڵ هەواڵەکانی ترا وەک بڵێ قیادەی سیاسی کوردستانی لە بەغدا لەوێ بەشدار بوون لە مەزدەری قەرار یعنی لە شتی ئەوان بیان گوتایە ستۆپەکرا بەڵام ئێستا ئەبینی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر هەمان ڕێباز و ڕێڕەوی و فکرە و استراتیژیەتی سەرۆک مامزال بەردەوامە کە ئێستا سەرۆک بافڵ تاڵەبانی بە هەمان ئەو ڕێگەیە درێژەی پێداوە تا ڕادەیەکی زۆر ئێستا کێرفی یەکێتی لە بەغدا بەرزە یعنی بەشێکی زۆری دەرچوونی ئەو بڕیار و ئەوانە ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی باش یەکێتی تیا بەشدارە و ئەگەر بێ و ئێمە ناوماڵی کوردی هەمومان پێکەوە لە بەغدا حزورمان هەبێ و پێشوی بچین بۆ هەر کۆڕ و کۆبنەوەیەک لەگەڵ پێکاتەکانی ترا لەگەڵ موسساتی دەوڵەتە ئەو کاتە ئەگەر کۆبنەیەکی خۆمان بکەین ئەتوانین ئەو کاتە بڵین ئەمە ڕێی کووردە نەگەمە ڕێی یەکێتیان ڕێی پارتیە بەڵام ئەگە وا نەکەین بەداخەوە هەر یەکێتی تاقە سوارە بێت لە مەیدان جا ئێمە هیوادارین یعنی دەرس و پندمان لەمە وەرگرت بێ ئێمە ئەگە تەواجودمان لە بەغدا نەبێ وەک خۆی نەبێ زۆرش لە دەستە دەین کە لە بەغدا نەبێ زۆرشتمان لە دەستدا یعنی تو تەمەشاکە ئەوە نەوتمان لە دەستدا ئەوە ئابووری سەر بە خۆمان لە دەستدا ئەوە پەرلەمانمان لە دەستدا کە بەیەک بڕیار هەڵیانوەشاندەوە ئەوە حکومەتیان کرا حکومەتی کاربڕێکرد ئەوە هەزاران شتی ترمان بەم شێوەیە حدودەکانمان لێداخرا زۆر شتی ترش بەڵام ئەی ئەگەر تەواجدمان هەبێت لە بەغدا و ئەگەر بێ و لەگەڵ دەستور و ئەو سیستەم و ئەو یاسایی کە دەرەچێت لەگەڵیا بڕۆین من دڵنیام چارەسەری کێشەکانی ئێمە لە بەغدایە نەک لە تاران و ئەنقەرە و شوێنەکانی تر قوڵای استراتیژی چووکە بووە لەبەری قوڵایی استراتیژیمانە و ئێمە وەکو یەکێتی زۆر باوەڕمان بەم بەرنامە هەیە واش کارمان کردووە یعنی یەکێک لەوەی کە لە سیاسەتی یەکێتی ڕەنگی داوەتەوە ئەوەیە کە ئێستا ئێمە دەسەڵاتی کەرکووکمان وەرگرتووە تەمەشاکەن چۆن هەموو پێکاتەکان ممارەسەی مافی خۆیانەکەن بەشدارن لە حکوومەت لە خزمەت گوزاری لە پێداویستیەکانی ژیان لە ینی هەموو ئەوانەی کە هەیە و ئێمە جگەل لەوەی کە ینی محافزەکەمان تەمەندرێژ بێ کە جوان ئیشەکە و خزمەتی هەمولایەکە بەڵام ئەوە بەرنامە سیاسەتی یەکێتی ئەڵە دەبێ ئەوە کار بکەیت بۆ یەکە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەستەکەم باش چوینەتە پێشەوە غەڵەتمان نەکردووە ڕەنگە غەڵەتشکەین بەڵام چاکێکەکەینەوە چونکە ئێمە مرۆڤین هیوادارین ناوماڵی کوردی ناوماڵێکی یەکگرتوو بێ چونکە ئێمە هەتاکو یەکگرتوو بین دەستکەوتی نەتەوایەتی و نیشتیمانی زیاتر بەدەستدێن زۆر ڕاستە تا ناوماڵەکەمان پرش و بڵاو بێت دەستکەوتی نەتەوایەتی و نیشتیمانی لە دەست دەین جا من هیوادارم پێکەوە بین بۆ ئەوەی ینی خەرمانی مێژووی میلەتەکەمان بەرزترکەین زۆر ڕاستە کاک محەممەدی مەگەیشتینە کۆتایی بەرنامەکە زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس دەکەین بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێزیش کە تا ئێستا بینەرمان بوون هەتا بەرنامەیەکی تر هەر شاد بن.